کاکە ئەو تمەنەیە ئەمە چاپەتاڵچەکەیەتی لەبەرەوەی خەڵکی سلێمانی ئەمنیان تمەن خۆشەویست سەیری کە ئەمە بە 19,000 و بە 15,000 خەڵک پەلاماری ئەو تمەنەیە تێگەی ئێستا بە 23,000 ئەمانەیش هەر وەکو ڕۆژە باسمان کرد ئەمانەیش ئەو عەلاقانە کە هەر هەموو ڕۆژیە 10 ملیار تمەنیەتە ئەم شارەوانیە ئەمە ملیاری وای ئێران خۆی دروستیەکە 400 دۆلاری هەرەوەی تێشێ هەرەوەی تێشێ سلێمانی بە 25 دۆلار ئەوە تمەنەکەیە سەیریکە سلێمانیان ئەو عەلاقانە شەرەوەیە هەدەفیان چییە لەمە هەدەفیانەوەیە بەم پارەیە بەم تمەنە دۆلار لەم شارانەیەڵن هەمووی بەرنە دەرەوانێ تێگەی ئەو تمەنەوە سەیریکەوە عەلاقەوە ئەوانش تەسوی کە سەیرکە ئەوە تاکاکە لەوێەوە بۆ ئێمە هێنینەوانێ بە 25,000 لێرە بەم ڕەشوڕوتیان بە 20,000 ئەوە تمەنەکەیت بوو چووکە داوا لە خەڵکی ئەم شارەیەکەم هیچ بە هیچ شێوەیە ئەوەی شیهەیەتی ئەم تمەنە نەکرێت با بزانن